الحمد لله رب العالمين وبه نستعين وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين أما بعد لدرس رابردودا گەیشتینە ئەوەی کە مشریکەکانی قوڕەیش کە پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای پەروەردگار ناردی بە پێغەمبەرایەتی هەڵسان بە ئەزیەتدانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە لێدانی بە قسەکردن پێی بە گاڵتەکردن پێی بۆ ئەوەی واز لەو دینە بهێنێت استفادەی نەبوو هەر بەردەوام بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمجا هەڵسان چوونە سەر شتێکی تری ئەو مشریکانە کە چی بکەین کە ئەم خەڵکە واز لەم دینە بهێنێت کە چی شتێ بکەین کە ئەم پێغەمبەرە صلی الله عليه وسلم خەڵکی شوێنی نەکەوێت جەلسەیەکی تریان کرد وتیان ئەمجا بابین شوێنکەوتوانی ئەزیەت بدەین دەستکەین بە لێدانی شوێنکەوتوانی سەحابەکان ڕەزای خۆیان لێ بێت ئەزیەتی ئەوان بدەین بۆ ئەوەی خەڵکی سەیری ئەوان بکا و ئیمان نەهێنێت بە محەممەد صلی الله عليه وسلم بۆیە کەسێک ئەگەر لە سژنێکا بن کاتێ ئەو زاڵمەی کە ئەمانەی کردەتە سژنەوە بۆ نمونە چوار کەس بن یەکێکیان دەرکات بە بەرچاوی ئەو سیانەکەوە زۆر عەزابێکی زۆر تونوتیژی بدات بەو سیانەکە ئەڵێ اعترافەکەن باش اعتراف ناکەن ئیسا ئاواتان لێکەین ئەمە ئیمانێکی گەرەکە کە ثابت بێ لەسەر ئەوە وئیلا ئەو عەزابە تونوتیژە ببینێت گۆشت بکاتەوە لە گیانت نیوخان لە گیانت دەربکا گیانت داغ بکا پاشگەزە بنەوە اعترافەکەن بۆیە وتیان بابین وا لە سەحابەکان بکەین بۆ ئەوەی خەڵکی ئەوان ببینێت ئیتر ئیمانیان پێ نەهێنێت باش دەستیان کرد بە ئەزیەتدانی سەحابەش خوای پەروەردگار هەڵیانی بژارد بۆ هاوڕێتی پێغەمبەر صلی الله عليه وسلم جا بابین چەند نمونەیەک بهێنینەوە کە بزانین ئەو سەحابە بە ڕێزانەت چۆن ئەم دینەیان گەیاندە ئێمە کە چه ئەزیەتێکیان خواردە کە چه دەردەسەریکیان بەسەرە هاتووە کە ئەو بێباوەڕانە بە جۆرا و جۆری عەزابی زۆر قورس عەزابی ئەو سەحابانیانەدا ئاوها ئەم دینە بۆ ئێمە هات قەومانێک هەڵەسن بەو جیلا گوێن ئەدەن کەسانێک هەڵەسن بەو جیلا بە کافریاندا ئەنەن کەسانێکی تر هەڵەسن شتی زیادە ئەخەنە ناو دینەوە ڕازی نین بەو دینەی کە سەحابە هاوردووی ئەبێ ئێمە وەکو موسڵمان زۆر حورمەت و ڕێزی سەحابە بگرین کە ناوی سەحابە هات زبانی خۆمان بگرین زۆر ڕێزیان لێ بگرین شوێنکەوتووی ئەوان بین لە بۆچوونەکانە بۆیە عەبدوڵای کوڕی مەسعودە فەرمێت یەکەم کەس کە ئیسلامی ئاشکرا کرد لە ناو شاری مەکە حەوت کەس بوون حەوت کەس یەکەمیان پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم ئەبوو بەکری سدیق ڕەزای خوای لێ بێت عەمار ئومەیە و ئومه دایکی عەمار کە سومەیی ناوە و سوهەیبی ڕوومی و بیلالی حەبەشی و میقدادی کوڕی ئەسوەد ڕەزای خۆیان لێ بێت أما پیغمبر صلى الله عليه وسلم فمنعه الله بعمه أبي طالب أبو طالب مامي دەمسپی بوو لە ناو قوڕەیش
زۆر نەیانەوێرا مشریکەکان زەپەر بەرن بە پێغەمبەر صلی الله عليه وسلم. خوای پەروەردگار پاراستو بووی بە سەبەبی مامەیەوە، نەیانەوێرا زۆر دەست درێژی بۆ درێژ بکەن. و ئەبوو بەکر قەومی زۆر هەبوو، هەم دیسان نەیانەوێرا زۆر زەپەر بەرن بە ئەبوو بەکر، زۆر ئەزیەتی ئەبوو بەکر بدەن. بەڵام ئەو سەحابەکانی تری ئاسنیان ئەهاورد، ئاسن کە لەبەر خۆر دای بنی لەبەر هەتا و داخە بێت لە چلەی هاوینە، ئەو ئاسنیان ئەکرد بە بەریان و لەبەر خۆرەکە دایان ئەنا سەیرێم عەزابانە بکەن. بەڵام هیچ کەسێ لەو سەحابانە نەبوو ئیلا بەرگەی ئەو تەحەمولەیان نەگرت، بەرگەی ئەو عەزابەیان نەگرت. زۆر شیان گەرەک بوو مشریکەکان ئەمان جێبەجێیان نەکرد، چی بکەن؟ عەزابەکە زۆر قورسە. ئیلا بیلالی حەبەش نەبێت، ڕەزای خوای لێ بێت. بیلال نەفسی خۆی زۆر بەکەم دانا بەرامبەر بە دینی خوای پەروەردگار، و کەس و کارشی ئەوەنە نەبوو. ئەیان هاورد پەتیان نەکردە ملێ وایان داوە بەدەست منداڵەکانی مەکە، و لە ناو دۆڵەکان و شیوەکانی مەکەدا منداڵ ڕایەکێشا بە حەبلەکە و گێژیانەدا، دۆڵ بە دۆڵ و شاخ بە شاخ. و ئەو هەر بەردەوام بوو ئەیوت ئەحەدون ئەحەد. ئەگەر بزانم کەلیمەیەکەیە لەو کەلیمە کە ئێوە زۆر پێتان ناخۆشە ئەوەم ئەهاورد، بەڵام ئێوە ئەحەدون ئەحەدتان پێ ناخۆشە کە ئەڵڵایە. ئەیان گرت بەردی گەورەیان ئەناوە بانزگێوە، لەبەر خۆردایان نەنا بەڕووتی زۆر عەزابیان نەدا، ئاویان نائەدا پێی، نانیان نائەدا پێی. ئەیانوت بەس لە دینی موحەممەد بگەڕێرەوە، ئێستا کە ئازاد دەکەین و بڕۆی. ئەوش هەرەیوت ئەحەدون ئەحەد. هەرخوا شایستەی پەرستنە، هەرخوا شایستەی پەرستنە، ئەو بتانە ئێوە ئەیپەرستن بەتاڵە. ئەبەو شێوەیە کە مشریکەکان عەزابیانیان ئەدا. بۆیە ئەبوو بەکری سدیق ڕەزای خوای لێ بێت ئەوە بوو لە دواییدا چوو بیلالی ڕزگار کرد، ئازادی کرد، چونکە بیلال عەبد بوو لە لای ئومەیە کوڕی خەلەف. هەڵسا ئەبوو بەکری سدیق چوون بۆ لای مشریکەکان، ئەبوو بیلالم بدەنێ بۆی ڕزگاری بکەم، بیکڕم و دوای ڕزگاری بکەم. بەشانێ پێمەدەن، چکە ئیسفادەیان لە بیلال نەکرد. بیلال هەرەیوت ئەحەدون ئەحەد، وتیان بە 5 وەقەی ئەو سەردەما کە پارەیەکی زۆر بوو. ئەبوو بەکری سدیق دای پێی، کە دای پێی باوکی ئەهات بۆ لای ئەبی قوحافە، باوکی ئەبوو بەکر. ئەی فەرموو کوڕم تو ئەمانە ڕزگارەکەی چەند ئافرەتێک و چەند سەحابەیەکی تری کە ڕزگاریانی کرد، یەکێ لەوانە عامری کوڕی فوهەیر و بیلال و ئوم عوبەیس و هەندی ئافرەتی تری و زەنیرە و ئەمانە هەموویانی ڕزگار کرد. باوکی ئەهات پێیەوت کوڕم تۆ کەسێک بکڕە و دوای ڕزگاری بکە بۆ پاشە ڕۆژ ئیسفادەی بۆت هەبێ، ئەمانە لاوازن. ئەو شەیوت خۆمەزانم چیەکەم بابەگیان. ئاەت بەسەری دابەزی ئەبوو بەکری سدیق کە دابەزی بۆ سەر پێغەمبەر صلی الله عليه وسلم، مژدە بۆ ئەبوو بەکر فأما من أعطى واتقى وصدق بالحسنى فسنيسره لليسرى. ئەمەیە ڕێگای بەهەشتمان بۆی ئاسان کردووە. مشریکەکان کاتێ پێیان فرۆشت وتیان ئەبوو بەکر زۆر پیاوێکی فەقیرە، بە خودای ئەگەر یەک وەقەی پێمان بدایە ئێمە هەرەماندا پێی. ئەبوو بەکر وتی نا ئێوە فەقیرن، بە خودای بتان وتایە 100 وەقەش هەر دێتانە مەکڕی. ئابە و شێوەیە بیلالی حەبەشی ئەوە ڕزگار کرد. بیلال ئەو بیلالەیە ڕزای خوای لێ بێ، هەتا وەکو قیامەت هەرە بێ پێی بوترێ ڕزای خوای لێ بێت. ئەوە ئەبوو بەکری سدیق ئەوانە هەمووی لە میزانی حەسەناتیاتە لە ڕۆژی قیامەتە. جابرە فەرمێت پێغەمبەر صلی الله عليه وسلم دای بە بەردەم عمار و ئەهلەکەی، مەڕە بعمار وأهله وهم يعذبون،
فقال أبشروا آل عمار وآل ياسر فإن موعدكم الجنة آرام بگرن بنە ماڵەی یاسر شوێنی یەکبوونتان لە بەهەشتایە ئینشاء الله سەبرتانە بێ موژدە بێ بۆتان ئەی عەمار ئەی یاسر و دایکی سومەیە سەبرتانە بێ شوێنی ئێوە بەهەشتە ئاوە عەزابیانیان ئەدا هەتاوەکو ئەمەنە عەزابیانیاندا هەتاوەکو ئەبوو جەهلات خنجێرێکی کرد بە زگ دایکی دڕی ئەلەوێدا سومەیەی کوشت ڕزای خوای پەروەردگاری لێبێت کە یەکەم شەهید لە ئیسلامە ئیمامی مجاهید دەفەرمێت سومەیە بوو ئەو ئافرەتە بوو لە پاشاندا باوکیان کوشت کە باوکیانش کوشت عەماری کوڕی یاسر کە یاسریانش کوشت یەقەی عەماریان گرت ئەمجاکە کوڕەکەی بەبەر چاوێەوە دایک و باوکیان کوشت ئەمەنە عەذابیاندا هەر پاشگەز نەبنەوە لە دینەکە هەتاوەکو کوشتیان زگیانیان دڕی هاتن یەقەی کوڕەکەیان گوتیان چێڵێ ئاوا بتکوژین یا ئاوە تا جوێن ئەدەی بە موحەممەد صلی الله عليه وسلم و ئەڕەی بتەکانی ئێمە تەواوە ئەوش لە حەیبەتە جوێنی داوە پێغەمبەر صلی الله عليه وسلم و باسی بتەکانی ئەوانی کرد بە خێر ڕزگە بەریاندا کە بەریاندا بە گریانەوە چوو بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم گەیشتە لای و سەلامی لێی کرد و هەر ئەگریا ئەوە چیتە فەرمووی ئەی پێغەمبەری خوا دایک و باوکمیان وا لێ کرد کە خۆت بینی دیساکە چیان لێمانە کرد و زۆر عەزابی منیاندا هەتاوەکو قسەیەکی ناخۆشم بە تۆوت و باسی بتەکان ئەوانم کرد بە باشە فەرمووی پێغەمبەر صلی الله عليه وسلم كيف تجد قلبك ئەی دڵت چۆن بوو دڵت لە کاتی جوێندانەکەت بۆ منە دڵت چۆن بوو فەرمووی مطمئنا بالئیمان ئەی پێغەمبەری خوا واللهی پڕ لە ئیمانە دڵم بەس لەبەر ئەوەی کەوا نەمکوژن لەو حاڵەتە کە من مکریه بووم کە زۆریان لێم کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئین عادوا فعود ئەگەر جارێکی تر ئاوایان لێت کرد بەتەما بوون بتکوژن وتیان جوێن بدە موحەممەد صلی الله عليه وسلم جوێنم پێ بدە و قەیناک مادام دڵت ئاوایە دڵی مطمئن بالئیمان ئەم ئایەتە دابەزی عەبدوڵای کوڕی عەباسە فەرمێت ئەم ئایەتە کە دابەزی بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم سەبارەت بە عەماری کوڕی یاسر بوو خوای پەروەردگارە فەرمێت من كفر بالله من بعد إيمانه هەر کەسێ پاشگەز بێتەوە لە دوای ئەوەی ئیماندارە ئەمجا کە کوفر بکا بەخوای پەروەردگار پاشگەز بێتەوە لە دینەکە إلا من أكره قلبه وقلبه مطمئن بالإيمان إلا كسك الزوري ليبكري والضلي بري لإيمانا ولكن من شرح بالكفر صدرا إلا أمن بيت بلام هر كسي الضلي بيه خوش بيه لدواي إيمانكي كفر بكات ضلي بيه خوش بيت أوفى عليهم غضب من الله ولهم عذاب عظيم غضب خوای پەروەردگار بەسەر ئەو کەسانەیە و عەزابێکی زۆر تونوتیژ و گەورەیان بۆ هەیە مادام دڵی خۆشە بەو قسەیە کە ئەیکا هەر کەسێ لە ئێمە قسەیەکی کوفر بێتە دەممانە دڵمان پێی خۆش بێت ئەوە ئەو ئایەتە شمولی ئەکا ئینسانی وا هەیە پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم کە یەک کەلیمەیە قسە ئەکا گوێ ناداتە ئەو قسە کە نازانێ بەرەو کوێی ئەبا ئەو قسەیە و هیچ باکی نییە کاتێ ئەو قساکە بەڵام ئەو قسەیە لە تووڕەبوونی خوای پەروەردگاراتە ئەفەرمێت 70 ساڵ بە جەهەنەم ئەچێتە خوارەوە بەهۆی یەک قسەیەک یەک کەلیمە قسە کە گوێی پێ نادەی بەڵام غەزەبی خوای پەروەردگاری تایە هەیە ئینسانی وا هەیە ئەوانە خوای پەروەردگار ختمی نیفاقی لەسەر دڵیان داوە بەڵام ئەم سەحابانە عوزریان هەبوو بۆیە جوێنیان ئەداوە پێغەمبەر صلی الله عليه وسلم یا کەلیمەیەکی ناخۆشە هات بەدەمیانە بەڵام دڵیان پڕی لە ئیمان بووە هەموو جار نەبووە بەڵام عولەما ئەڵێن ئەگەر سەبر بگری بتکوژن باشترە
ئەولاترە و چاکترە ئەمەش دروستە ئەگەر کاتێک گرتیان و بتکوژن جوێنێ بدەی و بەڕڵات بکەن یا کوفرێ بکەی ڕزگارت بکەن بەڵام دڵت پڕی لە ئیمانە بەڵام بتکوژن ئەولاتر و چاکترە ئاوا فەرمون عولەمایان بۆیە بەو شێوەیە عەزابیانیان ئەدا و زوبەیری کوڕی عەوام 8 ساڵ بوو ئیمانی هاورد کە ئیمانی هاورد مامەی ئەیکردە ناو حەسیرێک و پەڕۆیەکەوە ئەیکرد بەدارە لە ژێری ئاگریە کردەوە بۆی دووکەڵەکە بچێتە ناو حەسیرەکە و دەموچاوێ بە چەند ڕۆژ نانی نادا پێ ئەو دووکەڵا چۆ سەر و چاوێ ئەویت بگەڕێ لە دینی موحەممەد ئەویت ناگەڕێمەوە لە دینی موحەممەد هەرچیم لێ ئەەکەی بکە بەو شێوانە عەزابیانیان ئەدا و عەبدوڵای کوڕی حوزافە کاتێک گردیان عەزابی زۆر قورسیان ئەدا چەند ڕۆژ نانیان نائەدا پێی چەند ڕۆژ ئاویان نائەدا پێی ئەمجا گۆشتی بەرازیان بۆی ئەهاورد لەگەڵ عارەقان نەی ئەخواردەوە ئەویت ئەزانم خۆ ئەمەش لەم کاتەیە بۆ من حەڵاڵە بەڵام نایخۆمەوە هاوڕەکانیان نەهاوردەیان خستە ناو ئاگرەوە بەس ێسقانەکەی ئەمە هاوڕەکانی ئەم هەر تەسمیل نەئەبوو ئەو قەومانە هیچ دینێکیان بەڕاست نائەزانی ئیلا بتپەرستی نەبێت بەڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو قورئانەی هاورد فەرقی کرد لەبین حەق و باتڵە ئەفەرمێت کەسی وا هەبوو هەتاوەکو باوکی براکەی لەسەر کوفر بوون بەڵام ئەمش پێی ناخۆش بوو خوای پەروەردگار بەدەموچاوە ئەیان کاتە جەهەنەمەوە بۆیە ئەم ئاەتەی خوێناوە ئەم جاکە والذين يقولون ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين ئاواتە خواز بوون کە بڵێن خوای پەروەردگار خێزان و خزمانێکمان پێ ببەخشی کە نوری چاومان بن کە مسلمان بن کە جێی دڵخۆشی ئێمە بن وجعلنا للمتقين إماما شکری خوا بکەین ئێمە کە نەڵێن کاکە ئەوانە سەحابە بوون لەگەڵ پێغەمبەرا بوون صلی الله عليه وسلم کێ ناڕێتەوە لەو سەردەمە بووی تا یەکەم کەس بووی کە ئیمانت پێی نەئاورد شکری خوا بکەین حەمدی خوا بکەین کە خوای پەروەردگار خەڵقمانی کردووە و هیدایەتمانی داوە بە مسلمانێتی خەڵقمانی کردووە و لە ناو ئیسلامدا هیدایەتمانی داوە بۆ ئەو ڕێگایەی کەوا خۆی گەرەکێتی خوای پەروەردگار لەسەر سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆیە شاهد ئەوەیە کە ئەفەرمێت قەومانێ زۆر بوون کە لەگەڵ پێغەمبەرا بوون و ئیمانیان پێی نەهاورد و قەومانێ زۆر لە سەحابە عەذاب دران و تەعذیب دران بەڵام ئێوە هیچتان بەسەرا نەهاتووە بۆیە خەبابی کوڕی ئەرەت ئەفەرمێت لە لای عاسی کوڕی وائیل من حەداد بووم لە ناو شاری مەکەدا شمشێرێکم بۆی دروست کرد کاتێک چوومە لای داوای پارەکەم بکەم وتی پارەکەت نادەمەوە گاڵتەیان نەکرد بە سەحابەکان پارەیشی لا ئەخزیەکە حەتا تەکفوڕە بموحەممەد پارەت پێ نادەمەوە هەتاوەکو کوفر بە موحەممەد نەکەی ئەو شەی فەرموو لا والله لا أكفر بمحمد حتى تموت ثم تبعث والله كفر بمحمد ناكم صلى الله عليه وسلم هتاوكو أمريت هتاوكو زندوة بيتوا أوش أيوت وإني لمبعوث من بعد الموت بايا من زنوة كريم ولا دواي مردن كأو كاتا أو هابو فسوف تراني أو كاتا أنبيني من باركة دم ولو كاتا إذا رجعت إلى مال وولد كاتا قرام بولاي أهل مالكي خوم أو كاتا باركة يعني بقالتو باركة أنا أدا بي ليان أدا عذابيان أدا وخباب أفرميت كاتي أهاتم بولاي إمامي عمر رضاي خواي لبيتيني أفرمو لم يزقوبا كاتي لين يزقب مو أيوت فما أحد أحق بهذا المجلس منك إلا عمار هيش كسي شايستي أونية كان يزق من دانش لم مجلس هذا إلا عمار نبيت فجعل خباب يريه آثارا بظهره مما عذبه المشركون خبابش پشتی ڕوت ئەکرد ئەوی سەید پشتم بکە ئیمامی عومەر پشتی ئەبینی هەمووی گۆشتی لێکرا بوو شوێنی عەذاب بوو شوێنی داخکردن بوو شوێنی ئەوە بوو کە پشتیان لە پشتیان کردبوو ئا بەو شێوەیە سەحابە بەڕێزەکان عەذابەترە بۆیە زۆر سەغڵەت بوون زۆر زوڵمیان لێیان ئەکرد زۆر تەعەدایان لێیان ئەکرد عەذابیانیان ئەدا بۆ ئەوەی واز لەو دینە بهێنن بەڵام ئەوان هەست سەبریان هەبوو
هەر تەحەمولیان هەبوو هەر خۆڕاگر بوون بۆیە خەباب ئەفەرمێت چوومانە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم شەکەونا بچین شکات بکەین لە لای وهو متوسد بردة في ظل الكعبة شتێکی داخستو بوو لە پاڵ سێبەری کەعبەدا پاڵ کەوتوو بوو لە بانی ئەفەرمێت چوومان بۆ لای وقد لقينا من المشركين شدة فقلنا ألا تستنصر لنا ألا تدعو لنا أي پێغەمبەری خوا بۆ ناپاڕێتەوە لە خوای پەروەردگار بەشکم خوا سەرمان بخا بەشکم خوا ڕزگارمان بکات لە دەست مشریکەکان کەسمانیان نەهێشت هەر عەزابمان نەدەن هەر تەعەدامان لێکەن ئابەو شێوەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی قد كان من قبلكم يؤخذ الرجل فيحفر له في الأرض فيجعل فيها ثم يؤتى بالمنشار فيوضع على رأسه فيجعل نصفين فرمووی کەسانێک هەمبوو لە پێشی ئێوەوە ئەی سەحابەکان ئەیان ئەهاورد و ئەیان گرت بەهۆی ئەوەوە کە موسڵمان بوون بۆ ئەوەی پاشگەز بنەوە لە دینەکەیان چاڵیان بۆیان ئەکرد ئەیانیان خستە ناو چاڵەکەوە ئەمجا منشارێکیان ئەهاورد لەبان سەریان دایەنەنا ئەیان وت ئەگەڕێیتەوە لە دینەکەت یان ئەیوت ناگەڕێمەوە لە دینەکەم مشارەکەیان بەبان سەری ئەهاورد و تەپڵاکی سەریان ئەکرد بە دووکتەوە نەئەگەڕاوە لە دینەکەی ئەمجا کە ئەفەرمێت ويمشط بأمشاط الحديد ما دون لحمه وعظمه بشاني آسنين گۆشت و یەسقانی گیانیان تێکەڵە کرد ئەمەنە لەیانیان ئەدا ما يصده ذلك عن دينه هیچ باکی نەبوو هیچ ناگەڕاوە لەو دینەی کە لەسەری بوو لەسەر ئەو ئیمانەی خۆم والله پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی والله ليتمن الله هذا الأمر والله خواهي پروردگار ام دين كامل أكاد اتمام أكاد سري أخاد حتى يسير الراكب من صنعاء إلى حضر موت هتاوكو كسيك كسواري ولاخيك بيت لصنعاء وتاوكو حضر موت أو رقا دورا لا يخاف إلا الله لكسنا ترسي إلا خواهي پروردگار نبيت يعني دين حكمك يعني أمن أمان بلا وبيتوا كس نامينيت ديني خواهي پروردگار سركوتوا أم دين وايليتيت خواهي پروردگار وايلي أكا لكس ناترسي لحضرموت وهتاوكو الصنعاء لصنعاء وتاوكو حضرموت لهيش كسيك ناترسي للرقار ريلي بجيريت يا تعداي لي بكريت كس إلا لأخوة ترسيت لقرقشة ترسيت كبدالة مركي بلام ولكنكم تستعجلون بلام يو عزلتانا هاي نكر للصحابة بوشي وعذاب يعني أداء بيغمر صلى الله عليه وسلم أي فرمو بلام يو عجلتانا بلي عجليان بو وخواي پروردگار أمري ببيغمبر كردبو صلى الله عليه وسلم كنكن شربكن كنكن پلاماري كس بدن بلام ليان خوش با ليان بوبورا تو هر دعوي خود بكا با عذابتان بدن أو السنني خواي پروردگار سنتي خواي قوايا خواي تعالى أفرميت أحسب الناس أن يتركوا أن يقولوا آمنا وهم لا يفتنون آية خلشي وادا أنا كإيمان بينيتو كتوشي بلا مصيبة عذاب نيات أبي بيت ولقد فتن الذين من قبلهم فليعلمن الله الذين صدقوا وليعلمن الكاذبين أو عذابا أو ليدانا أو هرشدانا بو أوي خواي پروردگار كامل رازقوية جاي بكاتوا وكامل رازقونية جاب بيتوا بو خلشي أم دينا وايا براكانا أم دينا رقاي بهشت لدنيا داكاتي بويا چي دوري جهنم بخوشي دراوة بلام دوري بهشت هموي دركو دالا أبي تحمل بكين أبي الصبر مان هبيت كسي قسيكت فيكا كسي تعدايكت ليكا بلام بهوي دينكوا كسي قالتت فيكا أي من سلمان أويك الصبر بقرينو دان بخومانا بنين وكو چون أو صحابة بريزانا دانيان بخويانا وخواي پروردگار أو صحاباني سرخست بهوي أوك صبريانا قرد فاصبر كما صبر أولو العزم من الرسل ولا تستعجل لهم عجليان لنكي أي پیغمبر صلى الله عليه وسلم صبرت هبيت وكو چون
پێغەمبەرانی پێش تۆش سەبریان هەبوو ئابە و شێوەیە ئەو مفاوەزاتە و ئەو قسەیانش کرد لە بینی خۆیانە و ئەو ئیجتیماعی بینی خۆیان بۆ ئەوەی خەڵکی بگەڕێتەوە لە دین ئیمان نەهێنێ بە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەلەوەشدا نەجاحەتیان نەئەهاورد هەر خەڵکی فەوج ئەهات بۆ ناو ئەو دینە پاکە ئیمانیان بە پێغەمبەر ئەهاورد صلی الله عليه وسلم بۆیە لەوەشدا فەشەلیان هاورد ئەمجا کە داوای شتێکی تریان کرد ئەمجا هەڵسان بە شتێکی تری بەس فی سەبیل ئەوەی کە خەڵکی لە دینەکە پاشگەز بێتەوە دوای ئەو پێغەمبەرە نەکەون صلی الله عليه وسلم ئەو شتەش ئەگە خوای پەروەردگار تەمەنمان بداتێ لەسەر خێر ئینشاء الله باسیەکەین کە داوای چیان کردە و چیان گەرەک بووە داواکەین لە خوای گەورە و میهرەبان کە لە گوناهەکانمان خۆش بێت لە گوناهی ئەو مردوانەمان خۆش بێت ئەو برایانەمان ئەو خوشکانەمان کە بە ئیمان و لە پێشی ئێمەیان ڕۆیشتون خوای پەروەردگار ڕەحم لە ئێمەش بکەی کاتی ئەچینە لایەن آخر خێرمان بکەیت و نیەتمان خالص بکەیت و آمين والحمد لله رب العالمين سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين